دەنگی میحراب و ڕەنگی بەرخودان. دەنگی میحراب و ڕەنگی بەرخودان ناونیشانی ئەو کتێبە نوێیە کە بەشی ئەزمون و ڕوانگەی کۆمەڵی دادگەری لە دوو بەرگدا لەسەر ژیان و کار و نووسینەکانی مامۆستا عەلی بیارە چاپی کردووە. لە مەراسیمێکی شایستەدا لە شاری سلێمانی بە ئامادەبوونی نووسەران و ڕووناکبیران و کەساتیە ئاینی و سیاسی و کۆمەڵاتیەکان کتێبەکە نەمایش کرا. مامۆستا عەلی باپیر سەرۆکی کۆمەڵی دادگەری کە نووسەر و ڕووناکبیرێکی دیاری ئیسلامیە لە وتارێکیدا باز لە سەختی ڕابوون و کاروانی ئیسلامی و ڕۆڵ و پێگەی مامۆستا مەلا عەلی بیارە کرد. ئەم کاری ئیسلامیە، ئەم دینداری مسلمانەتیە پێویستی بە تەجربەی بە ساڵداشوان هەیە، پێویستی بە حەماسەتی گەنجان هەیە، پێویستی بە عەتف و سۆزی خوشکان هەیە. ئێمەگەر جەنابی مامۆستا مەلا عەلی بیارە هەزار ڕەحمەتی لێبێ، خوا پلۆپای بەرز و بەرزترکە کە پێم وایە ساڵی نەوەقەدی بەهەشتا. ئەگەر مامۆستا مەلا عەلی بیارە حەفسەخانی خێزانی خوا لەویش خۆش بێ و کچەکانی و کوڕەکانی لەگەڵیدا هاوکار و دەستبارگر نەبوونایە. هەروەها باقی ئەو برایە و مامۆستایانەمان کە کۆچیان کردووە گە خێزانەکانیان لەگەڵدا نەبوونایە بە تۆکەی بۆیان نەدەکرا. بۆیە هەمویان جێی ڕەز و تەقدیرن و پێویستە هیچ کەسیش پاساو بۆەوە نێنێتەوە کاتی خۆی ئەمە زۆرمان کردووە بە ئەوجانۆری خەڵکی کە بێ. کاتی خۆی کردومان و ئێستاش دەبێ بیکەین. خوای پەروەردگار بە پێغەمبەری خاتم دەفەرموێ صلی الله عليه وآله وسلم واعبد ربك حتى يأتيك اليقين. ئەو دینداری مسلمانەتیە نە بە ساڵە و نە بە کەشە و نە بە مناسەبەتەوە نە بە بۆنەیە، لەگەڵ ژیاندایە، لەگەڵ حەیاتماندایە. بە عەزمی خۆمان واز جەزم کەین کە ژیانەکەمان ڕوحە ئەمانەتیەکەمان تەسلیمی بە پاکی تەسلیمی خوا بکەینەوە و ئینشاءڵڵا بە سەربەرزی بچین و خزمەت پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام. مامۆستا مەلا عەلی جگە لەوەی پیاوی میحراب بوو تێکۆشەرێکی مەیدانی بوو کە تا دواساتەکانی تەمەنی بەردەوام بوو لە خەباتی ئیسلامی و نیشتیمانی لە دژی زوڵم. ڕازگۆیی نووسینەکانی لە بیر و باوڕە جیهادیەکەیدا ڕەنگی دابەوە و هاوڕەکانیشی ئەو شاهیدەی بۆ دەدەن. مامۆستا مەلا عەلی هەزار ڕەحمەتی خوای لێ بێ، مامۆستا بەڕاستی سەرکردەیەکی گەورە بوو. مامۆستا پیاوێک بوو کە وەکو دەڵێ منهەج و ڕێبازی خۆی هەبوو. مامۆستا مەلا عەلی بۆچوونی تایبەتی خۆی هەبوو. مامۆستا مەلا عەلی کە دەستمان کرد بەم کارە یەکێک بووە لەو مامۆستا گەورانەی کە لە ساڵی 1970ەوە بیریان لەم قەزە کردێتەوە و دواتر زیاتر ینی گەشەی کردو زیاتر پەرێ پێدراوە هەتاوەکو ئەلحەمدولله بوو بە ئەم حەرەکەتە گەورە بوو بە حەرەکەتیشی گەورە هەتاوەکو ئەو کە مامۆستا محەممەد ڕەحمەتی خوا لێ بێ چۆ دەرەوە مامۆستا نەوڕەسی و ئەو مامۆستا بەڕێزەکانی کە چوونی دەرەوە. دووە ئەوە زۆری پێنەچوو مامۆستا لەلایەن حکومەتی عێراقیەوە ئەمری بڵقەبزی بۆ دەرچوو بە حکمی ئەم هەموو چالاکی و ئەم هەموو جێدوان و دژایەتیکردنی بۆ حکومەتی بەعەس بەڕاستی نیستەمی حکومەتی بەعەسی قبوڵ نەبوو. مامۆستا ڕازی نەبوو، مامۆستا زۆر قسەی هەبوو، قسەی دەگوت بە حکومەتی بەعەس زۆر ئەو شتانەی هەبوو. دووە ئەوە ئیتر کە هەستی کرد تەواو ناتوانێت لە ئەم وڵاتە جێ ببێتەوە، ناچار ڕێگەی کۆچ و پێشمەرگایەتی گرتە بەر. دەنگی میحراب و ڕەنگی بەرخودان ناونیشانی ئەو کتێبەیە کە من 2 ساڵ و نیوە خەریکم پێوەی. ئەم کتێبە توێژینەوەیەکی زانستیە لەسەر ژیانی سیاسی و کۆمەڵایەتی و زانستی شەهید مامۆستا مەلا عەلی بیارە. کۆمەڵێک وتاری مامۆستا مەلا عەلی بیارەی لەخۆ گرتووە کە نووسیومانەتەوە و دامان ڕەشتووەتەوە لەگەڵ بۆچوونی هاوڕەکانی و ئەو ڕووداوانەی تایە ژیاوە لەگەڵیانە بۆ پێکەوە ئەوەشی تایە لەگەڵ ئەوەی کۆمەڵێک بەڵگەنامەی وێنەی و دەستنووسی شەهید مامۆستا مەلا عەلی بیارەی لەخۆ گرتووە. ئەم کتێبە لە دوو بەرگا چاپ کراوە و 850 لاپەڕێ. نووسینەکانی لەبارەی چیە بێزە؟ نووسینەکانی شەهید مامۆستا مەلا عەلی بیارە بابەتی زانستی تایە، بابەتی وتاری وەعز و ئامۆژگاری و ئەخلاقی تایە، وتاری سیاسی تایە، وتاری عەسکەری تایە. یعنی لە زۆربەی بوارەکانی ژیانە ئەوەی کە وەکو مامۆستایەکی ئاینی بووە ماوەی 14 ساڵ مدەڕیسی خانەقای بیارە بووە، دواتر هیجرەتی کردووە لە سیانسەی 1975 بۆ ئێران بۆتە فەرماندەی لەشکری قورئان. تەنیا هەفتەیەک پێش کارەساتێکی میابارانی هەڵەبجا لە ناوجەرگەی سیروان بەهۆی تۆبارانی کتوپڕی ڕژێمی بەعسی فاشستەوە مامۆستا عەلی گەیشتە کاروانی نەمران و شەهید بوو. بەڵام نووسینەکانی لەم کۆبەرهەمەدا وەک میراتێکی زیندوو بۆ نەوەکانی داهاتوو دەمێنێتەوە. ڕامیار عوسمان، کەناڵی پێام، سلێمانی.